ئەمڕۆ یادی 34 ساڵەی کارەساتی جینۆسایدی ئەنفالە لە ئێمە لە گەرمیان وەکو کۆمەڵێک چالاکوان و وەکو کۆمەڵێک وەکو هاوڵاتیان نێرە کۆبوونەتەوە ئەو یادەیان کردوێتەوە. جیاوازی ئەو یادکردنەوەی لەم ساڵدا بەڕاستی ئەوە بوو کە دەسەڵات لێرەدا بەشدار نەبوو، گرنگی خۆی هەبوو یەکەم جارە کە بە فعلی گەل خاوەندارێتی لە یادێکی وا بکە، گەل ئەو یادە بەبیر بێنێتەوە کە لە دەرەوەی دەسەڵاتە ئەو کارە بکەن. ئەمەش پیرۆزی خۆی هەیە، ئەمەش هەوڵێکە کە ئیتر خەڵک چاوەڕوانی هیچ شتێک لە دەسەڵات نەکە، گرنگی خۆی هەیە، گۆڕانکاری نوێ بەدواوە دێ. بۆیە ئێمەش وەکو تەڤگەری ئازادی کە ڕێخستنێکی کۆمەلگەین لێرەدا بەشداری ئەو یادەمان کرد و وەکو هاوڵاتیان لێرە بووین، نەوەکو کەسایەتێکی حزبی بەڵکو وەکو ڕێخستنێکی کۆمەلگەی بەشداری ئەم یادەمان کرد و دیسانەوە بەڵێن بە خوێنی شەهیدان و خوێنی بە کەسوکاری قوربانیان دەدەین کە ئەو ڕێخستنە کۆمەلگەیە بەردەوام بکەین، هەمیشە لەبەرەی گەلدابین، کار بۆ گۆڕانکاری و باشترکردنی ژیانی خەڵک بکەین. لێرەدا ئەمە شتێک بڵێم ئەوەیە کە دوژمن هەمیشە ویستیوەتی بە شێوازی جیاواز ئێمە جینۆساید بکە و لە هەمان کاتە دەسەڵاتی کوردیش دیسانەوە دەسەڵات هەر چەمکی دەسەڵات هەر دەسەڵاتە و هەر هەمان خەسڵەتیان هەیە لە هەر جەیەک بێ بەدەستی کوردەوە بێ بەدەستی عەرەبەوە بێ، هەر ویستویانە کۆمەلگا پیرۆزیەکانی کۆمەلگا لەکەدارکەن. بەبیرتان دێنمەوە کە پێرێ لە سلێمانی ڕێگری لە یادکردنەوەی ئەنفال کرا، بەڵام لە کەرکووکە کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندە ڕێگە بەو یادە درا. ئەمەش مانای وایە کە ئیتر هیچ شتێک نەماکە ئەمان سڵی لێ بکەنەوە بەرامبەر بە کۆمەلگا، تەنانەت بێڕێزیکردن بەرامبەر بە پیرۆزیەکانی کۆمەلگایش لە ئەولویەتی ئەوانە. بۆیە لە بەرامبەر ئەمەیە خاوەنداریکردن لە کۆمەلگا ئەرکی ئێمەیە، ئەرکی تەواوی کۆمەلگایە کە بێنە لای یەک و دیسانەوە ڕێخستنێکی کۆمەلگایی بتە و بنیاد بنرێ بۆ وەستانەوە بەرامبەر بە زوڵم و ستەم و نەعەدالەتی لە هەر کوێیەک بێک هەر دەسەڵاتێک کە هەوڵی چەند چەوسانەوەی کۆمەلگە بدات. سوپاس بۆ ئێوە.